یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە نوێژەکەی زیاد کرد، عەرزم کردن لە بوخاریدا فەرمووی نوێژی نیوەڕۆ یان عەسر بوو لە زیاتی 4 رکات دوانی کرد، و نوێژی عەسر 3 کرد لە زیاتی 4 رکات، و نوێژی نیوەڕۆ 5 رکاتی کرد جارێکیان لە زیاتی 4، واتە هەم زیادی کردووە لە نوێژەکەیە هەم کەمی کردووە، جار جوبال لە ژیانیە. سەحابە بێدەنگ نەبوون، سەحابە قسەیان کرد، بەڵام چەند بە ئەدەبەوە قسەیان کرد، چەند بە ئەدەبەوە یەکیان لە زیاتی هەمویان نەبوو بە گەڕەلاوژەی ناو مزگەوت و دەنگە دەنگ و ئەوانە یەک کەس قسەی کرد. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەمت کرد یان زیادت کرد؟ پێغەمبەری خوش جارێ سەبری کرد، فەرمووی ئەحەق هو لە حەدیثەکەیە فەرمووی ئایا ڕاستی کرد؟ ئەحەق ما یەقول، ئەوەی کە دەیڵێ ڕاستە؟ ئایا خۆی خەیاڵی نەڕۆیشتووە، خۆی بە سەهو نەچووە، یان وەما ذاکە چی بۆم ڕوونکەنەوە؟ ئەبێ ئینسان قسە بکە، واتە ئینسان لە ژیانیدا نابێ هەر بە شوێن کەوێ. ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەوە قورئانەکە و نوێژەکە و هەمووی فێر کردوین، کاتێک کە ئەوەی خۆی پێی وتوین هەڵەی تێدا کرد بە ئەدەبەوە قسە دەکەین، یەکێ قسە دەکە ئەوانی تریش تەصدیقی دەکەن و هەڵەکەش ڕاست دەکرێتەوە. کەواتەی یەکەم شت لە نوێژەکەدا لە سوزدەی سەهوا فێری دەرسی ژیان بووین، بەڕێزم قسە بکە، ئەگە هەڵەت بینی بە ئەدەبەوە قسە بکە، هەر بەڵێ قوربان لەسەر زارن نەبێت، چونکە بەڵێ قوربان ژیان تاڵ دەکا. ئەگەر پێشەوا هەڵەی کرد، سەرکردە هەڵەی کرد، ئیمام هەڵەی کرد، هەموو کەس کوتیان قوربان تۆ چۆن بڕۆی ئێمە وا دەڕۆین، بەخوا سەری هەمومان دەکا بە دۆزەخە. ئەبێ بڵین قوربان لەم شوێنەدا هەڵەت کرد.